دیارە ئێمە نیازمان وابوو بە پشتیوانی ئێوەی بەڕێز و هاوپشەکانی کاگە سۆران ئەم بەراسیمە گەورەتر بکەین و باشتر بکەین. بەڵام ئاسایشی سلێمانی کێشەیەکی بۆمان دروست کرد بەڕاستی تا ئێستا هۆکارەکەی نازانین. وەکو بنەماڵەی سۆران ئێمە زۆر نیگەرانین. پەیامان بۆ دەستگاکانی ئاسایشەیە و بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانەیە، چکە ئێمە نایشارینەوە لەم شارە لەم سونورە یەکێتی باڵادەسە. بۆیە پەیامان هەیە ئەمانەوێ بە بەیاننامە بێباش ڕوونکردنەوەمان بۆ بدەن بۆچی ڕێگری کراوە لە مەراسیمی شەهیدی قەڵەم سۆرانی مامه حەمەد، چکە ئێمە هەر سۆرانمان شەهید نییە. من بە خۆم دوو برایترم شەهیدی سەنگەرە، خۆم فەرماندەم لە بەرەکانی جەنگ. بنەماڵەکە ئێمە هەموو یەکێتیە. ئەبێ هۆکارەمان بۆ ڕوونکەنەوە بزانین یعنی ڕێگریکردن لە مەراسیمی شەیدەکانمان هۆکاری چییە. مەراسیمی شەیدێکی وەکو سۆران یعنی ئەبێت چی خەتەرێکی بێ بۆ سەر ئەمن و ئاسایشی شاری سلێمانی و بەتایبەت پارێزگاری سلێمانی یعنی هیچ مووقفێکی نەبووە. ئێمە لێرەوە یعنی ڕەخنەی ئاراساکەین لەبەرەوە مەسوولی لیژنەی ئەم پارێزگایە و هەم پارێزگاری یانی هیچ مووقفێکی نەبووە. ئەبوایە باتایەتە سەرخەت ئێمە بە داداچوو نەکەین. لەبەرەوەی من بۆ خۆم واز لەو ڕێگریە نایەنم، لەبەرەوە بە حەقی خۆم ێزانم. ئیتر نازانم ئەو برادرانەی ئەو بەرپرسانەی ئاسایش ئەبێ پەیامێک بدەنێ ئێمە پێمان بڵێن ئەمە هۆکارەکەی ئەم ڕێگریانێ، چونکە ئێمە ساڵانی پێشوو کردمانە. ئێمە لە ناوجەرگەی شاری کەرکووکا کردمانە. سۆران لە شارێک شەهید بووە، یعنی قابیل ئێوەی هەموو کوردێ بێتە سەرخەت بووی، هەموو کوردێ پشتیوانی بکات لە مەراسیمەکەی، چونکە سۆران هەمووتان نەزان لە کەرکووک شەهید بووە لەسەر چی شەهید بووە، نەک تۆ لە شارێکی پێڵەن شاری ئارامی لێرە دەستگاکانی ئاسایش هەڵسن نازانین ینی هۆکاری چیە. بێ و هۆکارەوان پێمان بڵێن، چونکە من بەڕاستی نایشارمەوە. من ئەچم داوای شقەی دەکەم.